درێژەی کار و چارەکەکانی دەستگای خێرخوازی بەخشین ئەم ساڵیش تایبەت بە ڕەمەزان هەستاین بە داوینکردنی جلوبەرگ و مناڵانی بێباوک و بێناس. خێرخوازی بەڕێز، ئەگەر ئێوەش ئەتانەوە دوو مناڵەکان خۆش بکەن ئەوە هاوکاریەکانتان بگەن و دەستگای خێرخوازی بەخشین بۆی بگات بە کەسی شایستە. زۆر سپاسی دەستگای خێرخوازی بەخشین دەکەین کە خێرخوازان لە ڕێگای بەخشینەوە هاوکاری منداڵانی بەباو دەکەن و جلی جەژنانیان بۆ دابین دەکەن و زۆر سپاسیان دەکەین و خۆی گەورە سەرفرازیان بکات. بنای خۆی گەورە و میهرەبان ئەمڕۆ لەگەڵ دەستگای خێرخوازی بەخشین هاتووین بۆ جلکڕینی جەژن خواخێریان بنووسێ دەستوچای خێرخوازانیش خۆش بێ و جلەم هەڵگرتووە جلێکی جوانە بەدڵمە زۆر جوانە بەدڵی خۆم هەڵم گرتووە و زۆر سپاسی خێرخوازان نیژەکەم. دەستخۆشی لە خێرخوازانی بەخشینەکەین دەستگای خێرخوازانی بەخشین کە هەڵسان بە دابینکردنی جلی جەژن بۆ ئێمە زۆر دەست خۆش بێ خوا خێری بنووسیاخۆ وەڵام من قاچم کردیوە لەگەڵ پێڵاو. من صاحبی سێ مناڵم هەتیوە 10 ساڵە جەماعەتی بەخشین ماڵی ئاوێ خواردن و هەموو شتیان بۆ ئێمە دێن ئەمڕۆ جلی جەژن بۆ ئەو مناڵە دڵی خۆشیان کرد زۆر سپاسیەکەن لەخوا ئەیکاتە بەهەشتە. زۆر دەستخۆشیان لێەکەین نەخوا دێوەی بن خوا لە بەڵام سیبەت لایەنە ئیشەڵڵا وا ئەم دنیامان بۆ خۆش بکات بسڵمانان بێوەی بن سەرکۆڵی خوا بن خوا نەیبڕێ خوا نەیبڕێ خوا بە زیایی کات دەستیان خۆش بێ سەر بەرزیان لێ کاکەگیان دەستیان خۆش بێ خوای گەورە بیگەیەن سەلامەت. گەورە سەرفراستان کە لەم مانگی ڕەمەزان و لەم قەیرانی داراییە کە گەینە فرایم خەڵکە فەقیر و هەژارە و هاوکاریم خەڵکە فەقیر و هەژارەکەن خوای گەورە سەرکەوتوو سەرفراستان کات منەتان زیاکە خوای گەورە منێکیان خۆم زۆر پێویست و زەرورم و هەموو شتەکانی زۆر زەرورم دەستان خۆش و مەختەنەوە. من دەستخۆشی لە خێرخوازانی بەخشینەکەم دەستیان خۆش بێ بۆ هاوکاریە لە شیان ساغ بێ خێری خێرخوازیان بنووسێ ئینشەڵڵا زۆر احتیاجی کەسە هەژارەکان دەرەکە و دەستیان خۆش بێ یاخوا سەرکەوتوو بن ئینشەڵڵا. زۆر سپاسیەکە دەیەکانەکەم بۆم هاوکاریم زۆر سپاسی ئەو خێرخۆزانشم کە هاوکاری فەقیر و هەژارەکەن ماڵیان ئاوی خوای گەورە بە هەزارها بڕیان پڕ کاتێ میخواد سەرفرازی دنیا و قیامەت بن زۆر سپاسیانەکەن ماڵیان ئاوا بیاخوا دەستیان خۆش بێ لەم کاتە کە قەیرانە و خواردن گرانە برنج و بۆ مشەریجا کەم نییە بۆ فەقیر و هەژار زۆر سپاسانەکە ماڵتان ئاوا. خێرخوازانی خۆشەویست دەستگای خێرخوازی بەخشین نووسینگەی قەزای شارە زۆر ئەمڕۆ لە درێژەی کار و چارەکانی مانگی ڕەمەزانی پیرۆز هەستا بە دابەشکردنی 100 سەبەتەی خۆراک بەسەر خانەوادە هەژارەکانی سروورەکەمان خوای گەورە پاداشی خێرخوازان بداتەوە ئەو هاوکاریەکانی ئێوەیە ئێمە دەتوانین بەردەوام بین لەوەها کارەسات کە ئەم قەیرانە ناوچەکەی گرتوتەوە دەستگای خێرخوازی بەخشین لەم ساتەکات و هەستیارەدا لە خەمی هەژاراندایە بۆیە تکایە هاوکارمان بن تا ئێمە بتوانین زیاتر خزمەتی هەژارانی دەفەرەکە و تەواوی هەرێمی کوردستان
تکایە هاوکاری نووسینگەکانی دەستگای خێرخوازی بەخشین بن بۆ ئەوەی تەواوی هەژاران سونبندن لەم پرۆژەی مانگی ڕەمەزانی پیرۆزە. خوای گەورە پاداشی خێرتان داتەوە، خوای گەورە دڵخۆشتان کات چۆن ئاوا ئەم خانەوادانە دڵخۆش دەکەن، خوای گەورە سەدقات و هەزاران قات بڕژێنێ بەسەرتانە، خوای گەورە پاداشی خێرتان داتەوە. ئەوە هاوکاریەکانی ئێوە ئێمە دەتوانین بەردەوام بین، ببەخشن تا بەخشین بەردەوام بێ، بەخشین ماڵە گەورەکەی هەمووان، خوای گەورە پاداشی خێرتان داتەوە. السلام عليكم ورحمة الله وبركاته. نقوم اليوم إن شاء الله في مؤسسة بخشين الخيرية بتنفيذ مشروع إفطار الصائمين. نجهز الوجبات الساخنة استعدادا لتوزيعها لصالح أهلنا الصابرين المحتسبين في مراكز الإيواء والنزوح الذين يعيشون ظروفا قاهرة وعصيبة، وهذا عملا بقول النبي صلى الله عليه وسلم: خيركم من أطعم الطعام. من هنا نوجه جزيل شكرنا وامتناننا لكل المساهمين في هذا المشروع الطيب المبارك. نسأل الله في عليائه أن يتقبل منكم هذا العمل خالصا لوجهه الكريم، أن يبارك فيكم ويجزيكم عنا خير الجزاء. يلا صحات. كيف حالك؟ كيف حالك؟ كيف حالك؟ جبت لكم اليوم رز ولحم. السلام عليكم، كل عام وانتم بخير، رمضان كريم. السلام عليكم، كيف حالك؟ كل عام وانتم بخير. هذا مقدم من بخشين. السلام عليكم، كيف حالك؟ كل عام وانتم بخير. صحيح؟ صحات. كل عام وانتم بخير. صحيح صحيح. صحات.